سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. حکوومەتی هەرێمی کوردستان شووی سەرجەم وەزارەت و دامەزراوەکان جگە لە ناوخۆ و تەندروستی تاوەکو 16 مانگی داهاتوو درێژ کردەوە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت قەدەغەی هاتوچۆ و کوارەنتینکردنی بەرکەوتوان بە هەزاران هاوڵاتی لە توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا پاراستووە. هەشت کەسی دیکە لە ئیتالیا بەهۆی ڤایرەسی کۆڕۆنا گیانیان لەدەستدا. ژمارەی ئەو کەسانەی لەو وڵاتە بە کۆڕۆنا گیانیان لەدەستداوە 10,000 کەسی تێپەڕان. و لە حاڵەتێکی دەگمەندا لە بەلجیکا پشکنینەکانی ڤایرەسی کۆڕۆنای پشیلەیەک پۆزەتیڤ دەرچوو. حکوومەتی هەرێمی کوردستان پشووی سەرجەم وەزارەت و دامەزراوەکانی جگە لە ناوخۆ و تەندروستی تاوەکو 16 مانگی داهاتوو درێژ کردەوە. لە ڕاگەیاندراوێکدا وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرای دەکات لە چوارچێوەی بەردەوامبوونی ڕێکارەکانی خۆپارێزی لە تەشەنەکردنی ڤایرەسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان بڕیاردرا بە درێژکردنەوەی ڕۆژانی پشوو لە سەرجەم وەزارەت و دەستە و فەرمانگە و دامەزراوەکانی هەروەها زانکۆ و پەیمانگاکانی هەرێم. زانکۆ، پەیمانگا و قوتابخانە و ناوەندەکانی خوێندنیش دەگرێتەوە جگە لە هێزەکانی ئاسایش و ئاسایشی ناوخۆ و دامەزراوەکانی تەندروستی لە ڕۆژی یەکشەمە ڕێکەوتی 23 تاوەکو ڕۆژی پێنجشەمە ڕێکەوتی 16/4/2020. وەزارەتی تەندروستی و وەزارەتە خزمەتگوزاریە گشتیەکان بەردەوام دەبن لە پێشکەشکردنی خزمەتگوزاریە گشتیەکان و فریاگوزاریەکان بۆ هاوڵاتیان لە ڕێگەی پیادەکردنی ئێشکگریەوە. وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت قەدەغەی هاتوچۆ بە هەزاران هاوڵاتی لە توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا پاراستووە. لە پەیامێکدا دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دووپاتی دەکاتەوە کوارەنتینکردنی بەرکەوتوان و قەدەغەی هاتوچۆ بە هەزاران هاوڵاتی لە توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنا پاراستووە. دوای بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنا و بەر لە گەیشتنی بۆ خاژی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم ڕێککاری تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو پەتایە گرتووەتە بەر لەوانەش کەرەنتینەکردنی ئەوانەی لە دەرەوە گەڕاونەتەوە. دوای تۆمارکردنی یەکەم حاڵەتی توشبوونیش بڕیاری قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاند. بێگومان ئەو ڕێکارانی کە لەلایەن حکوومەتەوە گیراونەتە بەر هەمیشە بۆ ئەوەیە کە وەکو وەزیری تەندروستی ئاماژەی پێکردووە کە نایانەوێ خەڵکێک بە بێ ئەوەی هیچ گوناحێکی هەبێت لە ئەنجامی هاتنەدەرەوەی لە ماڵەوە ئەم ڤایرەسە وەربگرێت کە بەداخەوە ئێستا هەست دەکرێت کە لە وەکو بە شێوەیەکی تا ڕادەیەک هەبوون هەیە لە ناو کۆمەڵگای ئێمەدا بۆ یەک لەوانی کاریگەری هەبێت لەوەی کە ئەگەر هاتووی ئێمە قەدەغەی هاتوچۆ نەبێ بینە دەرەوە ئەگەری توشبوونمان هەیە. بابزانین لە ئەنجامی پابند نەبوون و لە ئەنجامی پابند بوون هەردووکی کە سەرتاپای جیهان هەندێک وڵات هەبوو پابند نەبوو هەندێک وڵاتیش خۆشبەختانە کە ئێمە وەکو هەرێمی کوردستانێکی لەوانی کە پابند بووین بۆ هۆی ئەوەی کە لە هەندێک وڵات بە شێوەیەکی زۆر زیاد ئەم ژمارانە بەرز بێتەوە بە ئامارەکان ببینین بزانین لە جیهاندا چی لێ هاتووە. لە سەرەتای دەستپێکردنی پەتاکەوە تا ئێستا زیاتر لە 9 ملیۆن کە دەکاتە 645,118 کەس تووشین پەتای کۆڤید-19 ڤایرەسی کۆڕۆنای نوێ بووە. لەم ژمارەیە ئەوەی کە ئێستا لەماوەی 24 کاتژمێری ڕابردوو ئێمە پێی دەڵێن کەیسی نوێ 48,806 کەسیان تەنها لەماوەی 24 کاتژمێری ڕابردوودا توش بوون. لەو ژمارە گشتیە بە هەمان شێوە 139,545 چاک بوونەتەوە. واتە ئەم ژمارەیە بەشێکە لەو ژمارەیە کە سەرتاپا تا ئێستا توش بوون. ئەم ژمارەیەش بەداخەوە هەمان بەشێکە لەو ژمارەیە کە ئەمە ژمارەی گیان لە دەستدانە کە نزیکەی 30,000 کەسە لە سەرتاپای جیهاندا
بەم ڤایرەسە گیانیان لەدەستداوە. دەمانوێت بزانین کەیسەکارەکان ئەو حاڵەتانی کە ئێستا لە جیهاندا توشبوون بریتە لە تا ئەو ساتەی هاوکارانم ئەم گرافیکیان حاضر کردووە بریتی بۆ لە 475,628 حاڵەت ئەوانەی کە ئێستا حالیان توش بوون. خۆشبەختانە ڕێژە زۆرەکەیان کە دەکاتە 450,910 تقریبان 451,000 کە دەکات 195یان بارودۆخی تەندروستیان جێگیرە واتە نیشانەکانیان کەمن یان ئەو نیشانانن کە پێویستیان بۆ نییە ئامێری هەناسەی دەستکرد و واتە لە چاودێری چڕ بمێننەوە بەداخۆ 105 لە سەرتاپای جیهان دەکە دەکاتە نزیکەی 25,000 حاڵەت ئەوانە کە دەبنە هۆی فشارێکی گەورە لەسەر سیستمی تەندروستی ئەمە ئەوانەیە کە هەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاماژەی پێدەکات دەڵێ با ئێمە ئەم تەشەنەنەکە ئەم پەتایە بڵاو نەبێتەوە بە هەمومان پێکەوە پابند بین چونکە ئەو فشارە زۆرەی کە ئەگەر هاتوو لەسەر سیستمی تەندروستی ئێمە دروست بێ لەوانەیە ئامادە نەبین لەوانەیە کێشە دروست بێ نامانێ بگەینە ئەو حاڵەتانی کە لە ئیتالیا یان لە هەندێک وڵاتی زۆر پێشکەوت و باز لەوە دەکرێت کە هەندێک حاڵەت ئەسڵەن وەرناگیرێ و ناخرێتە سەر ئامێرە دەستکردەکان لە بەرەوەی بە پێی ئەوان کە خۆیان پێیان وایە ئەوە هیوانیە چاک بێتەوە بۆیە ئەو کەسانە وەردەگرن کە هیوای چاک بوونەوەمان هەیە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک ئیشەڵا پێویستمان بەوە نابێت. لە کوردستان ژمارەی توشبووان لە سەرەتای دروستبوونی ئەم پەتایە لە هەرێمی کوردستان 122 کەسە بەڵام 53 حاڵەتمان چاک بۆتەوە 53 کەس لەوانی کە توش بوون لەو 122 ئێستا خۆشبەختانە لەخوا بە زیاد بێ چاک بوونەتەوە بە هیمەتی هەموو هاوپیشە و هاوکارانمان لە وەزارەتی تەندروستی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەداخەوە دوو کەس گیانی لەدەستداوە. ئەگەر تەماشای ئەو نەخشەیە بکەین بە پێی پارێزگاکان ئێمە دابەشیکەین ئەو ژمارەی توشبووان لە پارێزگای هەولێر 45 کەسە لەم 45 کەسە 42یان ئێستا لە ژێر چاودێری پزیشکینەوەتە ئێستا لە نەخۆشخانە تایبەتەکانی کۆڕۆنان خۆشبەختانە بۆ یەکەم جار یەکەم بڵین وەجبە یەکەم سێ کەس لە شاری هەولێر چاک بوونەوە کە یەکێک لەوانی کە چاک بوونەتەوە ئەو ئافرەتە دووجانەیە کە بەڕاستی بارودۆخەکەی دەتوانین بڵین بە حکمی ئەوی کە سکپڕ بوو بە حکمی ئەوی کە لە مانگەکانی سکپڕیدا بوو هەندێک بارودۆخەکەی جار و بار جێگیر نەدەبوو خۆشبەختانە ئەم حاڵەتە ئێستا چاک بۆتەوە. لە پارێزگای سلێمانی ژمارەی گشتی کە تا ئێستا توش بوون 68 کەسن بەڵام ئەوانی ئێستا کە توشبوون و لای دام و دەستگا تەندروستیەکان خەوێنراون تەنها 18 کەسە چونکە خۆشبەختانە پەنجایان چاک بوونەتەوە و ئێستا بە شێوازێکی تر بە ژێر چاودێری پزیشکان لە ماڵەکانی خۆیان کوارەنتین کراون. بەداخۆ لە سلێمانی ئەو دوو کەسێک کە تا ئێستا لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستدا بەداخۆ لە سەرەتای سەرهەڵدانی پەتاکەوە لە پارێزگای سلێمانی بووە. حاڵەتەکانی پارێزگای دووهۆک 7 حاڵەتە ئەروەکوەوەی کە دوێنێ ڕامانگەیان خێزانێکی 5 کەسی بوو کە ژمارەکەیان لە دووە بوونە 7 حاڵەت تا ئێستا کەسیان چاک نەبوونەتەوە و خۆشبەختانە گیان لە دەستدانیش نییە. پارێزگای هەڵەبجەش تەنها دوو حاڵەتمان هەیە و ئەوانیش بە هەمان شێوە بارودۆخیان تا ڕادەیەکی زۆر جێگیرە و لە ژێر چاودێری پزیشکان و کارمەندانی بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەدان. ئامارەکانی عێراق پێمان دەڵێ کە 506 کەس لە سەرتاپای عێراق بە هەرێمی کوردستانی شۆ توش بوون 131 کەسیان چاک بوونەتەوە و تا ئێستا 42 کەس گیانیان لەدەستداوە کە 40یان لە پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقدا. ئەمە ئەو ئامار و داتایانە بوو کە تایبەت بوو بە ژمارە و توشبوون و گیان لەدەستدانی پەتای کۆڕۆنای نوێ لەسەر تاپای جیهاندا. کوردستان 24 دەچێتە ژووری کۆنتترۆڵی سنتەری هەماهەنگی فریاکەوتن 122. ئەو دیمەنانە دەگوازێتەوە کاتێک کە کارمەندانی سنتەرەکە وەڵامی پەیوەندی هاوڵاتیان دەدەنەوە و بەدەم داواکاریەکانەوە دەچن. ئەوان نۆ ئامێری پەیوەندیان لەبەردەستدایە ڕۆژانە زیاتر لە 2000 پەیوەندی وەڵام دەدەنەوە. هەمووان بە تەلەفۆنەوە سەرقاڵن بەنۆ ئامێری پەیوەندیکردن وەڵامی هاوڵاتیان دەدەنەوە. زانیاریەکان وەردەگرن و دەینووسن. ئێرە بەشی کۆنتترۆڵی هێڵی گەرمی 122. ئاری عەبدوڵڵا کارمەندی بەشی کۆنتترۆڵ وردەکاری زیاتر لەسەر کارەکەیان
باز دەکات. ڕۆژانە تەلەفۆنەکانمان زۆرە تقریبا نزیکەی 2000 تا 3000 تەلەفۆن دەبیتن بە زۆربەی ئەو تەلەفۆنانە ینی حالەتەکان با بڵێن زەرور نییە ئەوانەی کە زەرورن ئەمە بە زوو ینی با بڵێن بەهانانەوە دەچین یعنی ئەو حالەتە پێویستی با بڵێن بە سورعەتێکی زۆرە لە ماوەیەکی کەم دەبی ئەمە بەهانای هاوڵاتیانەوە بچین ینی ئیدارە لێرکوانەدا تەنها پاڵپشتی ئیشەکانمان دەکات پێداویستیەکانمان لە دابین دەکەن بەشێک لە خەڵک بۆ گاڵتەکردن پەیوەندیان پێوە دەکەن ئەوانی ژمارەکانیان تۆمار دەکەن و لەلایەن وەزارەتی ناوخۆوە ڕێکاری یاساییان لە دەستدەگیرێتە بەر پەیوەندی ڕاستەوخۆشیان بە شوفێری ئەمبوڵانسەکانەوە هەیە بۆ ئەوەی بە زووترین کات بگەنە فریای ئەو کەسانەی پێویستیان بە فریاگوزاری تەندروستیە. هەولێرمان دابش کردیە بۆ سەر چەند نقاتێک بە بازدەیی هەولێر لە جادەی 6 مەتری و لە جادەی 100 مەتری و بگرە بۆ 120ش ئەمبولانسەکانمان دابش کردوون ئەو ئەمبولانسانە بۆ 24 کاتژمێر بە بێ وەستان لە خزمەتی هاوڵاتیانن کە پێویستیان بە ئەمبولاز و ژمارەی 122 لێ دەدەن. ڕێژەی توشبووان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە تەواوی جیهان و بە هەرێمی کوردستانیشەوە لە بەرزبوونەوەدایە بەڵام لە هەرێمی کوردستان ڕێژەی ئەو کەسانش لە زیادبووندایە کە لە نەخۆشیەکە چاک دەبنەوە و دەگەڕێنەوە ماڵەوە بەشێک لە نەخۆشەکانیش هیچ نیشانەیەکی نەخۆشیەکەیان لە جەستەدا نەماوە و دوا پشکنینەکانیان بۆ تاقیگەی پزیشکی نێردراوە بۆ ئەوەی ئەگەر نێگەتیڤ دەرچن ڕەوانەی ماڵەوە بکرێنەوە. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر. گرنگی دامەزراوەی 122 بۆ ئەوەیە کە ئێمە لە کاتی پێویستە پەیوەندیان پێوە بکەین بۆ نمونە کاتە پێویستەکانی ئێستا چی هەر کەسێک لە ئێمە هەستی کرد کەوا چەند نیشانەیەکی تێدایە کۆکەیەکی وشتی هەیە یان تایەکی بەرزی هەیە یان هەست دەکا کە تەنگە نەفەسە باشتر وایە زوو بە مۆبایلەکەی پەیوەندیان پێوە بکە و لەوێ ئەو هەڵبژاردانەی دەخەنە بەردەست ئایا تۆ بۆ کۆڕۆنا پرسیار دەکەی یان بۆ حاڵەتێکی ترە چونکە 122 خۆتان دەزانن کارێکی گەورەی تریشیان هەیە کە بەهانای هاوڵاتیانەوە دێن لە کاتی پێویستیە چونکە نەخۆشی تریش هەیە خاصەتەن کە ئێستا نەخۆشخانە حکومیەکان زیاتر ئامادەکراون بۆ ئەوەی هاوکاری هاوڵاتیان بن بۆیە ڕاوێژکاریەکان ئێستا کار ناکەن ئەمە خاڵێکیان خاڵێکی تر پەیوەندیکردن بۆ مەبەستی جۆرێک لە کات بەسەربردن و ئەوانە جگەلەوەی کە لە ڕووی یاساییەوە ئاماژەی پێکرا لەوانەیە تووشی سزا ببنەوە لە هەمان کاتیشدا بیهێنە بەرچاوت ئەگەر هاتوو خوانە خواستە یەکێک لە ئێمە ئەو پەیوەندیە بک بۆ مەستی کات بەسەربردن لەو کاتە لەوانەیە ئەو تیمە کە مەشغوڵی جوابدانەوەیتوە بیتوانیە فریای نەخۆشیێک بکەوێ کە پێویستی بە هاوکاریە هیوادارم ئەم شتە لە مێشتی خۆمانە دابنین. خۆشەویستان کۆڕۆنای نوێ کۆڤید 19 بەردەوام زاناکان خەریکی ئەوەن کە زیاتر لێی شارەزا بن بۆیە پرسیار دەکرێت ئایا ئەم ڤایرەسە هەڵسو کەوتی نەگۆڕاوە ئایا ئەم ڤایرەسە چۆن دەگوازرێتەوە چۆن ناگوازرێتەوە خۆشبەختانە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرۆکی حکوومەتەوە هەتا وەکو یاریدەدەرەکانی وەزیرەکانی ئەو تیمەی کە لەگەڵیان پارێزگارەکان ئەو کەسانی کە لە ناو شارەکان تەندروستی شارەکانیان بەدەستەوەیە بەردەوام لە لێکۆڵینەوەیان بەردەوام دەیانەوێت بزانن چی نوێ هەیە بۆی لە ڕێکارەکانە جێ بکرێتەوە بۆیە ئێمەش وەکو ڕاگەیاندن بەردەوام هەوڵ دەدەین ئەو زانیاریانەی کە گرنگە بیگەینینە ئێوە ئەوەی کە شتێکی تازە هەیە ئێمەش بتوانین سوودی لێوەربگرین بێگومان بۆ ئەم شەویش بۆ ئەوەی باس لە کۆمەڵێک پرسیار بکەین ئایا شێوازی گواستنەوەکە کە پێشتر باز دەکرا ڕاستەو خۆ لە کەسێک و بۆ کەسێکی تر لە ئەنجامی پژمین یان کۆکین دەگوازرێتەوە بۆ ئەوەی تر ئایا ئێستا کە هەندێک جار قسە دەربارەی ئەوە دەکرێت کە لەوانێت لە ڕێی هەواشەوە بگوازرێتەوە بۆیە پێمان باش بوو ڕاوێژکارێکی نەخۆشیەکانی سینگ و بۆری هەناسە کە ئەویش دکتۆر هەرمان تەڵعەت سامانە ئەو خۆی ڕاوێژکارە و پزیشکە و بڕوانامەی لە بەریتانیا بڵین بەدەست هێناوە بەڵام ئێستا بۆ ڕێکخراوی حەمەد بۆ حکوومەتی قەتەری وەکو ڕاوێژکار لەوێ کار دەکا تاوەکو زانیاریان پێ بدا دەربارەی ئەم نەخۆشیە بۆیە ئێمەش ئەم شەو لە ڕێگەی سکایپەوە
لە دۆحای پایتەختی قەتەرەوە ڕاستەوخۆ میوانداریمان کردو. ئێوارە باش دکتۆر هەرمان، ئەم کاتت باش. ئێوارەکان باش. سەرەتا دەمێ پرسیار بکەم دەربارەی چۆنیەتی گواستنەوەی ڤایرەسی کۆڕۆنا لە یەکێکەوە بۆ یەکێکی تر. ئایا ئەم زانیاریانی کە پێشتر هەبوو دەربارەی ئەوەی کە وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی دەکا تەنها لە ئەنجامی کۆکین یان پژمین دەرهاویشتەی لوت و قورگمان ئەگەری ئەوەی هەیە بگوازرێتەوە بۆ یەکێکی تر و بارستەکەی ئەوەندەیە کە لە هەوادا نامێنێتەوە. ئایا هیچ گۆڕانکاریەک بەسەر ئەم زانیاریەدا هاتووە؟ ئێوارەتان باش، سڵاو لە بینەرانی خۆشەویستان. بەس بۆ ڕاستکردنەوە من ڕاوێژکاری پزیشکیم، ینی کارەکەم زیاتر کلینیکەڵە لە گەڵ دەستگای پزیشکی حەمەد کە چەند خەستخانەیەک دەگرێتەوە لە قەتەر. ئیشەکەم کلینیکەڵە زیاتر. پرسیارێکی زۆر گرنگە، چونکە خۆی ئەم مەسەلەیە لە جێگای باسە. ئایا ئەم ڤایرۆسە لە ڕێگای پژمین وەکو جەنابەت باست کرد لە ڕێگای دڵۆپەی وردی هەناسە دەگوازرێتەوە یاخود لە ڕێگای هەوا؟ چونکە ئەم دوو ڕێگایە بۆ گواستنەوە جیاوازی گەورەیان تایە. ئەوەی کە تێیدا 100% متئەکیدین ئەوەیە کە هەڵبەتە لە ڕێگای پژمینەوە دەگوازێتەوە و بۆ ماوەی 3 هەتا 6 مەتر لەوانەیە بڕوە کە باسی مەسەلەی دوورکەوتنەوە و دوورکەوتنەوە لە یەکتر دەکرێت لەسەر ئەو بنچینەیە دروست کراوە. بۆ مەسەلەی ئایا لە ڕێگەی هەواوەش دەگوازرێتەوە، چونکە ئەگەر لە ڕێگەی هەواوە بگوازرێتەوە بەسەراحەت زەحمەتتر دەبی کۆنتڕۆڵکردنی. تا ئێستا تۆزێک نیشانە هەن، تۆزێک با بڵێن داتای سەرەتایی هەن وا پێشان دەدا کە لەوانەیە زۆر مهمە بڵێم لەوانەیە کە دەکرێت لە ڕێگەی هەواوەش بگوازرێتەوە. نمونەیەک دەهێن لە یەکێک لە وڵاتەکان لە مۆڵێک نەخۆشێک پژمیوە، تقریبا دوای چەند کاژێرێک نێزیکی 200 و هەندێک کەس تووشی تاو لەرزین و ئەوانە بوو. ئەمە لە کاتی مەوزوعی کۆڕۆناڤایرەس زۆربەی زۆری خەڵکەکە لەم مۆڵەدا بوون ترساون، پەیوەندیان بە نەخۆشخانە کردووە کە CCTV مۆڵەکەیان تەمەشا کردووە، بینیویانە یەکێک لەو نەخۆشانی پژمیون فعلەن کۆڕۆناڤایرەسی کردووە. ئەوانەی تر زۆربیان نێگەتیڤ دەرچوون، بەڵام هەندێکیان پۆزیتیڤ دەرچوون کەچی لە مەسافەیەکی زۆر زۆریش دوورن لە با بڵێن لە کەسێک کە پێی دەڵێن کەیسی 0. کەتر لێکۆڵینەوە لەسەر مەسەلەیەک کراوە، تەوەقوع کراوە کە ئەم ڤایرۆسە لە ڕێگەی سیستمی ساردکەرەوە ئێرکۆندیشنینگ لە ناو مۆڵەکە گواستراوێتەوە. کە خۆتان دەزانن سیستمی ئێرکۆندیشنینگ ساردکەرەوە هەمان هەوا دەگوازێتەوە، هەمان هەوا چەند جارێک بە بازنەیی دووبارە دەکاتەوە. ئەمە ئەوە دەگەین احتیمالی تایە ئەم ڤایرۆسە لە ڕێگەی هەوا بگوازرێتەوە و ئەمەش لەوانەیە سەبەبی ئەوە بێ بۆ ئەم ڤایرۆسە بۆ خێراییە دەگوازرێتەوە، چونکە ئێمە هەموو ساڵێک تووشی ڤایرۆسی وەرزی دەبین، ئەوانەی کە پێی دەڵێن ئینفلەوەنزا، کەچی نەقلبوونیان لەیەکەوە بۆ یەکترەوە بەو خێراییە نییە، بۆ خێراییە نییە کە لە ڤایرۆسی کۆڕۆناڤایرەس دەبیندرێت. بۆیە ینی شتێکەیە دەربارەی سروشتی ئەو ڤایرۆسەکە تا ئێستا 100% تێنەگەیشتوین. زۆر باشە دکتۆر جان. ئەی کەواتە ئەوەی کە من لە وتەکانی جەناب تا کە دەڵی بەردەوام ئەوەی لەسەر دەکرێت، توێژینەوەی لەسەر دەکرێت، ئایا ئەمە کە گواستنەوەی لە ڕێگەی هەواوە ئەگەر هاتوو بشسەلمێری، ئایا ئەمە بەس مەبەستیان لە شوێنە داخراوەکانە یان لە شوێنە کراوەکانیش؟ لەوانەیە جەنابەت باش دەزانی ئەو ڤایرۆسانەی کە لە ڕێگەی هەواوە دەگوازرێنەوە ترسناچیان لە شوێنە داخراوەکانە زیاتر. بۆ نمونە لە مەسەلەی سۆرێژە ئێمە دەزانین سۆرێژە کە بڵاو دەبێتەوە لە قوتابخانەیەک، زۆربەی زۆری قوتابیانی ئەو قوتابخانەیە لەوانەیە تووشی نەخۆشیەکە بن، چونکە لە ژێر چوارچێوەی هەمان قوتابخانەدان. بۆیە بەتەکید شوێنە داخراوەکان لە جێگای مەترسین نەوەکو جێگا کراوەکان. بۆ نمونە پەنجەرەکردنەوە لە ماڵەوە و بە بەردەوامی هەوا گۆڕچێ زۆر گرنگە لە شوێنە داخراوەکان و من بەڕێی من وایە کە وەرزی هاوین بەڕێگاوەیە و هاوین بەسەر کوردستان دادێ لە ماوەیەکی نزیک هاوڵات داوا لە هاوڵاتیان دەکەم کە ئامێری ئەرکۆندیشنینگ ساردکەرەوە بەکارمەهێن
بگەڕێنەوە بۆ لەوانەیە پانکەی ئاسایی یان ئەوەی کە جاران پێی دەگوت مبەڕیدە هەمومان هەیە لەگەڵ مبەرێرە کە مبەڕیدە ئیسفادەیەکی باشی هەیە دکتۆر ئەگەر هاتوو مبەڕیدە دابگیرسێنی ئەبێ لایەکی تری ماڵەکە کراوە بێ ینی هەواکە سێرکولێ بسوڕێتەوە نەگۆکە ئەوی کە ساردکەرەوە مۆدێرنەکان هەواکە هەڵمژێتەوە دوای بیداتەوە بێگومان ڕاستە گەڕانەوەی بەڵام زۆرێکیش هەیە لە کوردستان هەرچەندە لەوان هێشتا مابێتی بۆ هاوین زۆرێک هەیە ئەڵێ ئەسڵەن لەبەر مبەڕیدە نەبێ خەوم لێ ناکەوێت یعنی ئێستاش خەڵکێک هەیە لە ناو وڵاتی ئێمە زیاتر ئاشنایەتیان لەگەڵ مبەڕیدە هەیە زۆر سپاس ئەو تێبینیە زۆر باش بوو بەس دەمەوێت پرسیار بکەم ئەگەر هاتوو خوا نەخواستە سەلمێنرا کە بە شێوەیەکی فراوان ئەم ڤایرەسە لە هەوا دەگوازرێتەوە ئایا ڕێکارەکان گۆڕانکاریان بەسەر دێ ڕێگارەکانی خۆپارێزی خۆی جەنابەت باش دەزانی زۆربەی زۆری ئەو حاڵەتانی کە یان ئەو دەستگانەی کە کار لەسەر مەسلەی پاندمیک دەکەن پاندمیکی واقۆڕز وەکو کۆڕۆنا ڤایرەس دائیمەن حیسابی وەرسکەی سیناریۆ دەکەن ئەو سیناریۆ خراپەی کە لەوانەیە سروشتی ڤایرۆسەکە لەگەڵ سروشتی ڤایرۆسەکە بگونجێ ئەو ڕێکارانەی بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان گرتویانە بەر کە زۆر نزیکن تقریبا مطابقن لەگەر ستاندەرە جیهانیەکان بە تایبەتی منظمەی صحی عالمی لەسەر ئەو ئەساسەیە کە محاولە بکرێ قەدر الإمکان چون هەموو وەختێک ناکرێ قەدر الإمکان خەڵک لە یەکتر دوور بکەوتەوە طبعا ئەوە بۆ مبتلەی ئەو نوع ڤایرۆسەش زۆر گونجاوە گەر هاتوو لە شوێنی داخراو لە ڕێگەی هەواوە بگوازرێتەوە بۆ نمونە کە بڕیاریان داوە تاقانەکان داخەن بڕیاریان داوە کۆبوونەوە جەماوەریەکان داخەن کە بڕیاریان داوە هاتوو چۆن نەمێنێ ئەمە تقریبا لەسەر ئەساسەیە کە احتیمالێکی تایە وەرسکەی سناریۆ ئەوەیە کە زیاتر بێ نەقلی ئەم ڤایرۆسە زیاتر بێ بەس تەنیا ینی لە ڕێگای کوردەی هەناسەیی نەبێ لەوانەیە احتیمالی زۆرە لە ڕێگەی ئەوە بێ مەسلەی ڕووکەشی مێز و ئەوانە زۆر مهمە لازم جەنابتان پێشتر لە بەرنامەکان باستان کردووە ئەو مقاومەی ئەوە دەکات خۆتان زانن ڤایرۆس ئۆرگانیزمێکی زیندوو نییە تەنیا مادەیەکی ژینیە زۆربەی زۆری ڤایرۆسەکان لە دەرەوەی لەشی مرۆڤ پێویستی بە جەستەیەکە تێیدا بژی بەڵێ ئەو ڤایرۆسە سروشتی ئەو ڤایرۆسە تۆزێک ئەوڵ زۆر سەیرە لەبەرەوەی مقاومە دەکا و لە سەرفەسی مێزەکان و شوێنەکانی تر دەبێنێتەوە بۆ ماوەیەکی زۆر ریپۆرتەیە دەڵێ لەوانەیە 24 ساعت بمێنێتەوە من شخصیان باوەڕی پێ ناکەم بەڵام احتیمالی زۆر ساعتش بمێنێتەوە ئەوەی کە باسێکی مهمەوە با بڵێن هەواڵێکی خۆشە بۆ هەمووان تەسەوڕ دەکەم لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما ئەم ڤایرۆسە زۆر سست ببێتەوە و هیوادارم پەنا بەخوا گواستنەوەشی لە کەسێکە و بۆ کەسێکی تر بەرەو کەمی بچێت دیسان دەڵێم لەوانەیە شەردینە 100% ئەو شتە جێبەجێ بێ بەڵام تەوەقعات وایە چکەن زۆربەی زۆری ڤایرۆسەکان ئەوەی کە تووشی ئەندامی هەناسەی مرۆڤ دەبن لە پرزی سەرما و زستانە نەقل دەبن و دەگوازرێنەوە بۆیە مەسەلەن التیهاباتی سنگ زیاتر زستانە بدا برۆ ڤایرۆسەکان زیاتر چالاکن لە پلەی گەرمی نزم بەنسبەت ماسکەوە دکتۆر جان ئەگەر وەکو ئەوەی بەڕێزت پسپۆڕێتیت هەیە لە نەخۆشیەکانی کۆ ئەندامی هەناسە ماسک لەلایەن هاوڵاتیانەوە ئەگەر لە ماڵەکانیان بمێننەوە و پێویستیان ینی پابندی ڕێنمایەکانی قەدەغی هاتوچۆ بن پێویستیان پێدەبێ یان ئەگەر پێویستیان پێدەبێت لە چ کاتێکا پێویستیان پێدەبێت ماسک لە هەموو حاڵەتێکدا زڕوری نییە دووبارە منظمەی صحی عالمی کە ڕفرەنسێکی باشە بۆ هەموو لایەک و بە ئاسانی دەتوانێت هەمومان دەتوانین تەمەشای کلیپەکانیان بکەین زۆر بەوازەحی دەڵێ ماسک ئەوەی کە پێ دەڵێن سەرجیکەل ماسک بە ئینگلیزی زۆر بەڕاستی کاریگەر نییە و بە تایبەتی پێویستنی لەو کەسانەی کە لە ماڵەوەن و خۆیان پارەکتۆ لە ماڵەوە و بەردەوام دەرناچن ماسک ئەو ماسکە سەرجیکەڵە و ماسکێکی تریشێ پێ دەڵێن ماسکی ژمارە N95 ئەو دوو ماسکە کەی بەکاردێن طبعا دەبێت بە شێوەی ڕێکپێک بەکاربێگەر بە ڕێکپێکی بەکاری نەهێنی کاریگەری نابێ لەو کاتانە بەکاردێن کە یەکێک لە ئێمە ئایا دکتۆر بێ یان پەرستار بێ یان کارمەندێک تەندروستی بێ ئینتراکت دەکا یعنی
هەڵسوکەوت دەکا یان بەحسی با بڵێن خۆشێک دەکا کە بە ئەکیدی COVID-19 تایە یانیش احتیمالی ئەوەی کە COVID-19 تیابێ زۆر بەرزە لەو حالەتانە زۆر ڕوویە ماسک بکاردێ یانیش بۆ نمونە ئەگەر هاوڵاتیەکی ئاسایی ناچار بێ ئاگداری یان چاوی لە کەسێک بێ کە نەخۆشی COVID-19 هەبێ بۆ نمونە دایکی یان باوکی یان ماڵەکەی لە ماڵەوە COVID-19 هەیە ئەو وەختی پێویستی بەمان بەڵام ماسک بەتەنیا کافی نیە بۆ ئەوەی ڕێگە لەم گواستنەوەی ئەم ڤایرۆسە بگرێت خاڵێکەیە کە دەبێت تەرکیزی لەسەر بکرێت. دکتۆر جان ئێستا ئەمە ئەگەر وا دابنین ئەو کەسە لە ماڵەوە دەچێتە دەرەوە و دەچێتە مارکێتێک ئەو مارکێتە بێگومان شوێنێکی داخراوە و ئەو احتیمالیە خراپەش دانین ئەو سیناریۆ خراپەش دانین کە ئەگەری ئەوەی هەیە ئەو ڤایرۆسە لە هەوادا بمێنێتەوە بۆ ئەوێش ئەو سێرجیکاڵ ماسکە ئەگەر هەتا دەچێت ئەو دەدەقەی لەوێ یان نەشی بەستێ زوو بێتە دەرەوە بەڕای تۆ ینی بۆ بەکارهێنانی بۆ ئەو حاڵەتەش نابێت ینی پرسیارەکەی خۆت بەڕاستی لەسەر ئەساسی گریمانە کراوەکە لەبەرەوەی تو پرسیارەکەت گریمانەیە چونکە داتای زۆرمان لەبەردەستدانە بەڵام دیسان ئەگەر حسابی ئەوە بکەین خراپترین سیناریۆ ئەوەیە کە لە ڕێگەی هەوا دەگوازرێتەوە ئامۆژگاری بەڕاستی سەرەکیم ئەوەیە کە تەنیا یەک کەس لە ماڵەوە بسێ پێداویستەکانی ماڵەوە بکڕێت بۆ نمونە محاولە بکرێ شوێنەکانی ئەو شتانی کە پێویست پێەیە لە مۆڵی داکراو نەکڕێ لە دوکانی کراوە بکڕێ یعنی ئەو دوکانانەی کە لە هەشتاکان و نەوەتەکانەوە باو لە کوردستان دوای مۆدێلەکە گۆڕا بۆ مۆڵ و ئەمانە ئەو نوع دوکانانە عادەتەن تەهویەی هەوای زیاتر تێدایە و یەک کەس بە بەردەوامی یەک کەس با بڵێن بچێ بازار بکە کە هاتەوە ماڵێش محاولە بکە یان هەر زۆر ضرورە حقیقەتەن بچێ ڕەسەن ئاوێک بەخۆی دابکە دەستی تعقیم کە و دەبچوی جوان بشوە و جلگ و بەرگەکەشی ڕەسەن بخاتە ناو قەسالایان پیشۆن بەدەست پیشۆن دوورکەوتەوە لەوانەی کە لە ماڵەوە نەخۆشن یان وەزعی سەحیان ناسکە بۆ نمونە ئەوان کە نەخۆشی درێژخایانیان هەیە و ئەگەر هەر ناچار بوون بچنە مۆڵ ئێستا لە زۆربەی وڵاتان ئەوەیە محاولە دەکەن تەژیری مۆڵەکان دەکەن کە ئامێری ئێرکۆندیشن بەکارنەیە لەوانەیە سەخت بێ بۆ زۆربەی خەڵک چووکە لەوانەیە دەرەجەی حرارە بەرز بێتەوە بەڵام زۆر زۆڕیە کە تەهویەکی باشە بێ لەو مۆڵانە پێویستە بەترین کار لە ناو مۆڵەکە بمێنێتەوە و پێویستە ڕاتاوی ئەو خاڵە بکە کە بە ئینگلیزی پێی دەڵێن سۆشیال دیستەنسینگ یعنی دوور بکەویەوە لەوانەی کە لە سڕە ڕاوەستای محاولە بکەی 3 هەتا 6 مەتر دوور لە کەسی پێشخۆت و دوور لە کەسی دواوەی خۆت پۆستی و لەو شوێنانە بکەوە کە قەڵەباڵی تایە زۆر باشەکەواتە ئەگەر کەسێکیش هەبێ یەک کڕیارەکان بکاتە ژورۆ پێم وابێ باشتریشە هەمزوو ژەتوان کارەکەی خۆیان بکەن و بگەڕێنە دەرەوە. دکتۆر جان دەمێت پرسیار لەسەر ئەوە بکەم وەکو پسپۆڕێکی بواری هەناسەدان ئەم ڤایرۆسە کاتێک گەچێتە ناو سیەکانی کەسێک کە پێشتر هیچ نەخۆشیەکی نەبێ کەسێکی لە ڕووی تەندروستیەوە باش بێ ئایا یان بڵین تەندروست بێ ئەو کەسە ئەو ڤایرۆسە چی لە ناو سیەکانی دەکا ئایا هەمیشە باز لەوە دەکرێت یان جۆرێک بەداخەوە لە بێخەمی لەلایەن هەندێک کەسەوە پیشان دەدرێ کە لەبەرەوەی من تەندروستیم باشە کێشە نییە بابیگرم با تووشی ڤایرۆسەکە بم مهم وێ من ناکوژێ. زانستی تا ئێستا پێتان گەیشتووە چکە ئێمە جاروباریش گوێمان لێ دەبێت کە لەناو ئەوانی کە بەداخۆ گیانیان لەدەستداوە کەسانی گەنجن کەسانی لەوانەیە هیچ کێشەیەکیشیان نەشیان زانی بێ هەبوو بێ ڕێنمایی تو چیە و چۆن بە چ شێوەیەک ئەم کەسە گیانی لەدەست دەدا. کاکتۆر ژان ئەمە پرسیارێکی زۆر ضرورەیە چونکە ئەم مەسلەیەکی زۆر گەرمە زۆر خەڵک باسی لەسەر دەکات لە سۆشیال میدیا و لە تەلەڤیزیۆنەکان دەبێت زۆر ئاگدار بین گوێ لە چێ دەگرین چونکە زۆری ئامۆژگاریانەی بەو دوایە بە تایبەتی لە سۆشیال میدیا نەکەر لە با بڵێن سۆشیال میدیای کوردی ئیجیهانیش معلوماتی ئەفسوناوین یعنی لەسەر ئەساسی زانست دروست نەکراون ئەوەی کە زۆر گرنگە بزانین ئەوەیە ڕاستە ئەوانەی کە تەندروستیان باشە مقاومەی ڤایرۆسەکە دەکەن بەشی زۆریان چا دەبنەوە بەبێ ئەوەی هیچ با بڵێن زعافاتێک دروستکە لەلایەن بەڵام ژمارەیەکیش لە خەڵکی گەنج ئەوانەی کە تەندروستی باشە کە لە هەندێک ئیحسایات دەگاتە 3% تووشی مزعفاتی زۆر خطر دەبن. ئەم ڤایرۆسە بەشی زۆر لە زۆربەی زۆری حاڵەتەکان هەر لە بەشی سەرەوەی کۆندامی هەناسە دەمێنێتەوە
بەڵام ئەگەر بگاتە بەشی ناوەی کۆندامی هەناسە و بە تایبەتی ئەگەر بگاتە سیەکان یەک لە احتیمالاتەکان ئەوەیە کە دەم و دەست التیهاب دروستکە هەڵاوت دروستکە لە ناو سیەکان ئەم حاڵەتە لەوانەیە بە ئاسانی چا بکرێتەوە بەڵام لە هەندێک حاڵەتدا احتیمالی زۆرە بتوانی احتیمالی زۆرە بە خێرایی نەخۆشیەکە لە ناوسیەکان بڵاو ببێتەوە بۆیە کە گەنجە و تەوەقع دەکا سوپەرمانە تەسیری لێ ناکە ئەمە زۆر غەڵەتە نەک ئەمە بێخەمیە بەرامبەر تەندروستی خۆی بەڵام بێخەمیە بەرامبەر ئەندامانی تری کۆمەڵگا حسابی ئەو بکە ئەوانەی کە نەخۆشن ئەوانەی کە بەتەمەنن زۆربەی ئەوانەی بەتەمەنن مامۆستای ئێمە بوون باوکی ئێمە بوون دایکی ئێمە بوون ئەمانە زۆربیان حەقیان لەسەر ئێمن حەقیان هەیە حەقی ئینسانیان لەسەر ئێمە هەیە حەقی مرۆڤایەتیان لەسەر ئێمە حەقی دینیان هەیە و حەقی ئەخلاقیان لەسەر ئێمە هەیە زۆر زۆرورە ڕاستی ئینسان خۆپەرست نەبێت لەو مەسەلە و ئەگەر بەرامبەر تەندروستی خۆشت بێخەمبی یعنی زۆر زۆرورە بەرامبەر خەڵکی لە گەورەتر بە مەسئولیتەوە تەعامل بەڵێ پاش ئەوەی کە سیەکان داگیر دەکا ئایا هیچ ئۆرگانێکی تر تێک دەدا بە تایبەتی لەو کەسانی کە پێشتر نەخۆشیان هەبووە ئەوانەی کە نەخۆشیان هەبووە ئەوانەی نەخۆشیەکانی درێژخایانیان هەیە یان جگەرە چێش بە تایبەتی بین جگەرە چێش لە کوردستان زۆر بەرزە یان ئەوانەی کە نەرگیلە دەچێشن بەداخەوە ئەمەش باسێکی زۆر مهمە دەبی باز بکرێت لە بوارەکانی میدیای کوردی ئەمانە طبعا معڕەسترن لە بۆ ئەوەی کە مزاعفاتی ئەو نەخۆشی زۆر بە سەریعی دەربچێت هەم لە سیەکان و هەم لە ئۆرگانەکانی تری بەشی ئۆرگانەکانی تری جەستەی مرۆڤ بەش وەزیفەی هەرە سەرەکی سیەکان ئەوەیە ئۆکسیژین بمژی و کاربۆن دایۆکساید با بڵێن غازە خراپەکە بکاتە دەرەوەی لەش ئەگەر تۆ سیەکانت وەستایان بە باشی ئیشی نەکرد و نسبەی ئۆکسیژین دابەزی کار لە هەموو ئۆرگانە سەرەکیەکانی جسم دەکات لە مێشکەوە بگرێت تا دڵ تا جگەر تا کلیەکان زۆربەی زۆری ئەندامە ئۆرگانەکانی جسم لەوانەیە زەرەریان پێ بگات لە حالەتی با بڵێن ئەوەی کە پیان دڵێن کریتیکەڵ کێر و ئەوانەی کە لە وەزعیان زۆر خراپە و ئەوانی کە بینیومانن زۆربیان تووشی تەسەمومی خوێنی بەکتری دەبن بە ئینگلیزی پێ دەڵێن سەپسس خۆی ئەمە مۆزوعێکی زۆر گەورەیە ئەمە خۆی لە خۆیدا مزاعفاتێکی زۆر گەورە دروست دەکات بۆ وەڵامی پرسیارەکەت بەڵێ گەرسیەکان بە خێرایی تووشی التیهاب ببن و لە کۆنتڕۆڵ دەربچێ هەموو ئۆرگانە سەرەکیەکانی لەش ئازاریان پێدەگا و لەوانەیە نەخۆشەکە گیانیش لەدەست بێت. دکتۆر گیان کۆمەڵێک پرسیار لە سۆشیال میدیا بۆ بەڕێزت هاتووە کە ئەوەی کە ئێستا من یەکەم پرسیاریان ئەوەی کاوە کوردی دەڵێت ئایا لە وەرزی هاوین ئەو ڤایرەسە لەناو دەچێت یان دەبێتە نەخۆشیەکی درێژخایەن یان وەرزی وابزان وەڵامی ئەوماندایەوە و باسی موبەڕیدەکەشمان کرد بەڵام سدقی سێنی دەڵێت کۆڕۆنا بە ساردی لەژێر 0% لەناو دەچێت نازانم بەڕاستی حقیقەتەن ناتوانم شتێک بڵێم لەسەر ئەساسی داتا نەبێ ئێمە دەزانین وەرزی سارد و ژێر لەوانەیە ئەم وەرزی ساردە زستان لە زستان لە ئەوروپا زۆر ساردە من ماوەیەکی زۆر لە بەریتانیا ژاوم دەی گەرما زۆر بە ئاسایی دەکەوتە ژێرەوەی سەفەر ڤایرۆسەکان زۆربیان تەحملی سەرما دەکەن بەس ئەگەر بڵێم لە ئەساسی داتا جوابی ئەو پرسیارەی جەنابەت بدەمەوە ناتوانم جوابێکی لەو شێوە بدەم. بەڵێ نیان دەڵێت گرنگترین نیشانەکانی توشبوون بە کۆڕۆنا چین؟ خۆشبەختانە زۆربەی ئەوانەی کە تووشی کۆڕۆنا ڤایرەس دەبن نیشانەکانیان یان هەستی پێناکە نەخۆش یان نیشانەی زۆر سووکن کە وەکو نیشانەی هەڵامەتی وەرزیوان تۆزێک بێتاقەتی تۆزێک سەرێشە هەندێک جار کۆکەیەکی وشک بەڵام ئەوانەی کە بە توندی نەخۆشیەکە دەگرن ئەم نیشانانەیان دەبێت بەڵام نیشانەی تریشی لەگەڵدا دەبێت بۆ نمونە کۆکەکە زیاتر دەبێت احتیمالی زۆرە تا بەرزبوونەوەی پێی گەرمایی لەش یەک لە نیشانە هەرە سەرەکیەکان بەرز دەبێتەوە لەوانەیە زۆر بە خێرایی بەرز بێتەوە تەنگە نەفەسی نەخۆشەکە هەناسەی زۆر خێرا دەبێت لە هەندێک حاڵەتدا نەخۆشەکە زۆر بە خێرایی وەزعی سەحی عامی تێک دەچێت و دەبێتە حالەتێک بڵێن ئەکیوتی تۆند کە پێویستی بە
علاجی زۆر خێرا هەیە. بەس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەت زۆربیان بێنیشانن، هەندێکیان نیشانیان دووکە و هەندێکشان نیشانیان زۆر قورسە. بەڵێ دکتۆر هەرمان دەڵات سامان زۆر سوپاس کە بەڕێزت وەکو پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی کۆئەندامی هەناسە بووی کە لە دۆحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵمانە بووی. زۆر سپاس بۆ زانیاریەکانت، کاتێکی خۆش. زۆر سپاس بۆ ئێوەش. بێگومان کۆڕۆنای نوێ کە بڵاو بۆتەوە ژیانی ملیاران کەسی لە سەرگۆی زەوی بە شێوەیەک لە شێوەکان گۆڕیوە هەیە کارەکەی بۆتە هۆی ئەوەی کە بژێوی ژیانی کەم بێتەوە، هەندێکی تر بۆتە هۆی ئەوەی کە نەتوانێ تەنانەت سەردانی ئەو شوێنانە بکە کە وەکو پاشە ڕۆژیشی بووە و زیانێکی وای پێگانەوە سەرڕای ئەوەی کە بەردەوام جۆرێک لە ترس هەیە ئایا ئەم ڤایرەسە دەگرین، ئایا پاشخانەکەی ئەو ڤایرەسە چی دەبێ، ئایا دوایی چێ بەهۆی منەوە تووشە بێ، ئایا من تاما و میژدانم ئازارم دەدا کە بەهۆی منەوە کەسێکی تر توش دەبێ. ئەمانە هەمووی بەلایەک. بەڵام هەندێک لایەنی تری شاراوەی سەردەمی کۆڕۆنا هەیە. دەمەوێت ئێستا سەرنجتان بۆ چەند بابەتێکیان ڕابکێشم. یەک لەوانە شەڕ و جەنگەکانە بمانەوە نەمانەوێت لەگەڵ بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا. ئێمە ئەم بابەتە سەرەتا باپێتان بڵێن بۆ باز دەکەین. ئێمە هەمومان زۆربەمان بەهۆی ڕێکارەکانەوە لە ماڵەوە دانیشتوین پێویستمان بۆیە کە جارجارە ئەگەر شتێکیش بێ، ئەگەر تەنانەت جۆرێک بێ لە جۆرەکانی کە بەداخەوە مرۆڤایەتی پێشتر هەستی پێ نەکردو ئێستا هەستی پێ بکەین بۆ خۆمان بیری لێ بکەینەوە و هیچ نەبێ بەرگری لەشمانی پێبەرزکەینەوە کە بڵین بەڵێ کۆڕۆنا چەند جەنگێکی ڕاگرتووە لە لیبیا، لە یەمەن، لە سووریا، لە هەندێک شوێن کە ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ژمارەی ئەوانەی کە پێشتر بە فیشک و بەگولە دەکوژران کەم بێتەوە کە ئەمەش لەلایەکەوە ناتوانین بڵین سوود چونکە ئەم پەتایە وەکو سوود ناتوانین سوودی لە بڵین، بەڵام ئەمە لایەنەکانی ترێتی. حاڵەتێکی تر هەموو زانایانی بواری ژینگە دەڵێن ئێستا لەگەڵ هاتنی کۆڕۆنا ئێمە لەم دیمەنەوە بە ڕادەیەکی زۆر هاتوونێتە ئەم دیمەنە. زۆر لە شارەزایان لە بواری ژینگەدا باز لە کەمبوونەوەی ڕێژەی دۆمۆکسیدی کاربۆن دەکرێت. باس هەندێک کەس دەڵێ پێشتر ڕۆژانە لە چین 50,000 کەس بە ژەهراوی دەبوون بە گازەکانی کارگەکانیانەوە کە ئێستا دەڵێ ئەو ژمارەیەش ئەم گیان لە دەستانی ئەمانش زۆر کەمی کردوێتەوە. بارێکی تر کە مەسەن دیمەنێکی تر ئەوەیە کە ئێستا بەهۆی کوارەنتین بوونمان لە ماڵەوە بەهۆی ئەوەی کە ئێستا هاوڵاتیان بە کاتێکی بەردەوام لە ماڵەکان پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوان باوک و کوڕ، دایک و کچ، خێزان بەگشتی هاوسەر و خێزانەکەی بە جۆرێک لە جۆرەکان ڕاستە ئێمە وەکو کورد وەکو کۆمەلگایەکین کە حەزمان لە قسە و نوکتەی خۆشە، هەندێک نوکتە و قسەی خۆشیشی لەسەر دروست بووە، بەڵام ئەگەر بە شێوەیەکی فراوان تەمەشایکەین هەستی منداڵەکان لە ماڵەوە زۆر بەلایەنە خۆشەکە دەبینن دایمە دایک و باوچیان لەلایەنە کە لەوانە پێشتر بەهۆی کار و قوتابخانەوە نەیانتوانی بێن. باری لایەنێکی تری ئەوەیە کە وای کرد کە کۆڕۆنا دەیەوێت وەکو زۆر کەس باز دەکات کە بۆتە مەطلبێک چۆن لە پاش جەنگی جیهانی دووەم و بەتایبەتی لە 60ەکان و لە 70ەکانی سەدەی ڕابردوو زۆربەی زۆری لایەنە تەندروستی و پزیشکیەکان هەستان بە داهێنانیان کرد لە بواری دەرمان، لە بواری چارەسەرکردنی نەخۆشی، لە بواری دەستنیشانکردنی نەخۆشی. دەڵێ پاش ئەوەی کە گەیشتە لێڤڵێک ئیتر جیهان بەرەو دروستکردنی تەکنەلۆژیا بەرەو دروستکردنی چەک و ئەوانە بوو لایەنە تەندروستی و لێ کۆڵینەوەکان پشتگوێ خراوەک و پێویست نەبوو لە سەرتاپای جیهاندا. ئێستا دەڵێ بەهۆی ئەم پەتایەوە بە ئەوی مرۆڤایەتی هەمیشە بتوانێت بەردەوام بێ لە ڕوبڕبوونەوەی پەتاکان خوا نەخواستە لە داهات لەوانەیە ئەم هاتنی ئەم پەتایە وامان لێ بکا کە ئێستا هەوڵ بدەین زیاتر لە توێژینەوەکان بەردەوام بن. دەربارەی توێژینەوەکان ئێمە وڵاتێک هەیە وڵاتێکی گەورە و مەزنی دنیاە کە ئەویش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئەو ویلایەتە لە توێژینەوە و ریسێرچ و لێکۆڵینەوە لە بواری پزیشکیە تەنانەت لەلایەنە سەربازیەکانیش ئەوان بەردەوام ئینستیتیوشن و دەتوانین بڵین پەیمانگای تایبەت بە لێکۆڵینەوەیان هەیە. ئەو وڵاتە ئێستا ژمارەی توشبووانی زۆر زیاد بووە، لە چین زیاترە، ئێستا 100,000 کەس زیاتر لەوێ توش بووە. بۆیە پێمان باشە بینەرانی کۆڤید-19 هەمیشە زانیاری تەواویان هەبێت لەسەر ئەو وڵاتانی کە
تێیدا ئەم پەتە بڵاو دەبێت و بابزانی حکوومەتەکانی ئەوان کە ئاها تووشی ئەو کارەساتە بوون چۆن هەڵس و کەوت دەکەن بۆیە پێمان خۆشەکە ئەم شەو ڕاستەوخۆ لە ئەمریکا و بە تایبەتی لە ویلایەتی ڤێرجینیاوە دکتۆرە ڕۆژان شێخاڵز وەربگرین کە ئەو خۆی پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی ئەفرەتانە بەڵام ئێستا دانیشتووی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە. دکتۆرە ئەم کاتت باش نازانم پێت بڵێم ئێوارە باش یان شەو باش لەوانێ لای ئێوە ئێشتا دنیا تاریک نەبوو بێ بەڵام دەمەوێت سەرەتا ئەو پرسیارە بکەم بارودۆخی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بەدەست کۆڕۆناوە چۆن ئێستا؟ لای من نیۆڕۆ باشە؟ نیۆڕۆ باش. هەرەتانیش باش لای شەو باش. باش. زۆر سپاس دکتۆر گیان بۆ ئەو دەرفەتە. بەڵێ سپاس بکەم. بەداخەوە ژمارەی توشبووان لە ئەمریکاوە بەرەو زیادی دەچیتن. ئێستا پێش هەندێکی لە CNN ژمارەکە بوویتە 115,115 ژمارەی توشبووان کە ژیانیان لە دەستدایە 1842 کەسن. خۆزانی بەڵام ئەمریکا گەورەیە یعنی ژمارەی دانیشتوانی ئەمریکا لە سەر و 380 ملیۆن کەسەوە بە پێم وابێ تقریبا یعنی ژمارەیەکی زۆرە بەڵام هێشتان ئەو ژمارەیە گەلک زۆرە تەشەنەکردنەکەی زۆر سەریعە ینی مێری نیویۆرک هەروە هاواری دێ فرەیەکە هەموو ڕۆژێ دەردەچی خەڵک ڕۆژە بیر دەکاتەوە لەو ڕۆژە دەترسێتن کە ئیتالی لێبێ و تقریبان وایان لێ هاتیە ینی حاولە دەکەن فلات بەکەڕ بکەن فلات بەکەڕ مانەی وەیە ئەنو ئەوانەی کە چا دەبنەوە ئەوانەی کە توش دەبن متەساوی بن یعنی زۆر زیاد نەبی بە ئەوە لەبەرەوەی هیچ شتێک بەشیان ناکاتن ژمارەی بنتێکان و قسەخانەکان و بێدەکان و ئەوانە بەشی ئەو خەڵکی ناکات کە مساعدەیان بکەن لەبەرەوەی بژین بەڕاستی زۆر زەحمەتە لۆ دکتۆر بەخۆت بزانی کە هەندێک خەڵکی عیلاجکا و هەندێک خەڵکی عیلاج نەکا لەبەر ئەوەی تەمەنی گەورەترایە هەندێک مەقایسی دیکە بۆ خەڵک دانێتن. بەڵێ هی زۆر زەحمەتە دەستیان. بەڵێ دەمەوێت بپرسم بۆ کارگەیشتە ئەوە بۆ وڵاتێکی پێشکەوتوی وەکو ئەمریکا نەیتوانی زووتر هەست بەم مەترسیە بکە ئایا بۆ ڕێکارەکانی نەگرتە بەر؟ بەڕاستی ئامادە باشی نەکردو ئەمریکا تەوەقعی نەکرد بگاتە ئەو حەدەی هەر لە یەکەم ڕۆژ کە لە چاینە دەستی پێکرد و دەستی پێکرد ببتە ئەپیدمیک لەوێندەرێ مەفروض بوو خۆی حازرکە بۆ ئەو مۆزوع بەڵام خۆی حازر نەکرد نە لە ناحیەی ئەچیزەی طبی و معقیمات و ئەو شتانە نە لە ناحیەی ئینسان خۆڕاگرتن و شڵتەر ئەنهۆم و ئەو شتانە بە دەرگی گۆتەنی خۆ پاراستن لە یەکدری ئەمریکا بە خۆزانی خاستە نیویۆرک ویلایەتێکی گەورەیە هەموو دنیا ڕێی لێ دەکاتن ئینتەرناشنەڵ فلایتی گەلک زۆرە لە ئەوروپای لە سین لە ئیران هەموو جێیەکی خەڵکەکە یەکەم ستیشن کە لێی دەچی ئەلەکسەر نیویۆرکە جێگایکی بزنسی عالەمیە خەڵکێکی زۆری لێ هات مؤتەمەرات و شتی زۆر لێ بوو لەبەر هەندێک عالەمەکەش خۆی نەپارێز جێشی نەدایە لە بیدایەتی هەتا ئەوها بۆ دەرەجەی تەشەنەی کرد و ئێستا خەڵکێکی زۆر دەمرن مع الأسف یعنی شتەکە زۆر زیادی کردیە لەوێندەرێ. دکتۆرە خەڵکێکی زۆر لە جیهاندا بەتەما بوو کە ئەمریکا داهێنەر بێ لە ڤاکسین داهێنەر بێ لە شێوازی بەرەو پێشبردننی خۆپارێزی ئێستا زانایان و پزیشکان لە وڵاتە سەرگەرمی چین ئایا دەتوانن ئەو بڕواایە بگەڕێنەوە کە بەڵێ ئەمریکا ئەو وڵاتەیە کە لە توانایدا هەیە شتێک بە شتێ بکە؟ وەڵاهی بە پێی معلومات هەموو لایەک هەوڵی زۆری بۆ دەدا ئەو پارەی کە یەکەم جار بۆی تەرخان کرا پارەیەکی زۆر کەم بوو نەیانتوانی ینی لەبەر ئەوەی ئەندەر ئستیمیشن کرا بە دەردی گەوتنی ینی تەسەووری نەکرد حتا مەسئولینەکان ئیشەکە وای لێ بێت و شتێکی گەورەی بۆ تەرخان بکەن و زوو عیلاج بکرێ و عیلاج بینرێتەوە لەگەرەوەش یعنی عیلاج دیتنەوە بەخۆت دەزانی دکتۆر ئیشەکە ئاسان نییە لێرە زەوابت زۆرە FDA و CDC و ئەوانە حتا NIH و CDC و FDA هەمووی ئەپروڤی دەرمانێک نەکەن ڤاکسینێک نەکەن دەرنایە لەوانەیە ئەو ڤاکسینەی کە دەدرێتە خەڵک
کە زوو ئەپروف بکرێتن لەوانەیە خراپیەکەی باشتربی لە چاچیەکەی بە لەبەر هەندێک باوڕم نییە بەو زوانە دروست بکرێت کەواتە هەر خۆپارێزیەکەیە و هەر قەدەغەی هاتوچۆکە و تێکەڵ نەبوونەکە تاکە ڕێگایە. زۆر باش. من دەمەوێت پرسیارێک بکەم لە پسپۆڕیەکەی خۆت دکتۆرە ڕۆژان. ئێمە ئەمڕۆ خۆشبەختانە لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە هەولێری پایتەخت یەکێک لەو توشبوانە کە ئافرەتێکی دووگیان بوو ئەمڕۆ خۆشبەختانە تێستەکەی پاژەوەی چەند جارێک بۆیان دووبارە کردەوە هەرچەندە بارودۆخەکەی هەندێک جار باش دەبوو هەندێک جار نیسبەی ئۆکسسیجینی دەهاتە خوارێ خۆشبەختانە ئەمڕۆ چاک بۆتەوە. چ زانیاریت هەیە و چ ڕێنماییت هەیە بۆ خانمانی دووگیان لەم ماوەیە و لەم پەتایە؟ وەڵاهی خانمانی دووگیان و یەکگیان ئەوانەی دووگیانە دەبی زیاتر ئاگیان لە خۆبیتن چونکە بەڕاستی ئەوەی دووگیانە لەوانەیە زۆر کەسی کە توش بکاتن دەستە خەستەخانەی هەتا منداڵی بی هەتا ئەنتینێتەڵ کێری وەربگری لەوانەیە تووشی ئەمەلیاتی پێویست بی باوە نەکاتن زۆر خەڵکی ئەترافی خۆی تووشی نەخۆشی بکە دکتۆرەکەی توش بکە نەرسەکەی توشکە خەستەخانەکەی تەلویز بکاتن ئەوە طبعا ئەوە شتێکی زۆر ینی ئەرکی سەرشانی هەموو کەسەکە ئەوڕۆکە ئاگای لە خۆبی و لە دەورا پشکیبی چونکە وەکو شقاتەیەکی لە یەک ڕێزی دانرابی ئەوە شتێکی زۆر جوانیان دانابوو کە شقاتەکان هەموو دەسووتێن یەکەکی لە ناوەندێ هەرگری ئەوی دیکە تووشی لەبکەی خۆمان ڕایگرین زیادی نەکەین چونکە گە زیاد بوو بەڕاستی لە دەست دەردێ ئیدی ئەو وەختی کۆنتترۆل ناکرێت کە کۆنتترۆلیش نەکەم هەموو کەسێک زەرمەند دەبیت. دکتۆرە ڕۆژان شێخ خاڵس زۆر سوپاس بۆ زانیاریەکان پرسیاری زۆرمان هەبوو بەڵام کاتمان کەمماوە زۆر سوپاس بۆ زانیاریەکانت کە لە ڕاستەوە خۆ لە ئەمریکاوە لەگەڵمانە بووی. ئەلاوسەلەن هێوادارم هەموو کەسێک ساغ و سەلامت دەرچی لە کوردستان لەگەڵ ئێوەش ئینشاءڵڵا زۆر سوپاس. یەکێک لەو دەستگایانەی کە بەردەوام هاوکاری دەگەیەنێتە خەڵکی خاوەن خەڵکی کە ئەوانەی پێداویستیان پێویستە ئەوانەی کە کەم دەرامەتن ئەوانەی کە لە کەمپەکانن ئەوانەی کە وەختە بڵێم لە هەر شوێنێک کەسێک هاوکاری بوێ ئەمان لەوێ ئامادەن ئەویش دەستگای خێرخوازی بارزانیە. دەستگای خێرخوازی بارزانی لە گەیاندنی هاوکاریەکانی بۆ خێزانە کەم دەرامەتەکان بەردەوامە و بەردەوام هێڵەکانی گەرمی دەستگای خێرخوازی بارزانی کراون ڕۆژانە خۆراک بەسەر هاوڵاتیان دابەش دەکەن. هێڵی گەرمی دەستگای خێرخوازی بارزانیە سڵاو دەوێ بەڕێزن. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ڕۆژانە لێرە لە ڕێی هێڵی پەیوەندی گەرم پەیوەندی ئەو خێزانانە وەردەگرین کە بەهۆی ئەم باردۆخەوە پێویستیان بە هاوکاریە لە ڕێگەی سێ ژمارە پەیوەندیەوە لێ بکانە وەکو ژووری وەڵامدانەوەی پەیوەندیەکان ڕاستەوخۆ تۆماری کۆمپیوتەر دەکرێتن و پاش تۆمارکردن و دڵنیابوون لە زانیاریەکان ڕادستی تیمی بەدواداچوون دەکرێت تاوەکو بەدواداچوونی بەدوای دەکرێت. چاوەڕێی پەیوەندی مامل لە خلاری ئەو سێ ڕۆژە تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی دیت هاوکاریەکە لە بەرەی نەماڵی باشە بدەم. ئەم ژوورە ژووری بەدواداچوونی فۆرمەکانی دەستگای خێرخوازی بارزانیە کە لە ڕێگەی هێڵە گەرمەکانەوە وەردەگیرێت لەم ژوورەدا ئێمە لە ڕێگەی 4 کەسەوە پەیوەندی وەردەگرین بەو کەسانی کە فۆرمیان بۆ پڕکراوەتەوە لەم فۆرمانە تاکید دەکەنەوە لە ناوی سیانی ئەو کەسە لە ژمارە تەلەفۆنی و لە ئادرسی دوایی ئەوەی کە تاکید بووینەوە لە ڕاستی و دروستی فۆرمەکە داتاکان و زانیاریەکان ئێمە ئاگاداری دەکەینەوە کە لە ماوەی 24 ساعت تا 48 ساعت خواردن لە ڕێگەی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی بەدەستیان دەکات بۆ لە بەردەرگەی ماڵەکانیان.
سەرەتای سەرەڵدانی ئەم ڤایرۆسەوە دەستگای خێرخوازی بارزانانی دەستی کرد بەکردنەوەی هێڵە گەرمەکان بۆ ئەوەی کەوا کەسانی کەم دەرامەت و ئەوانەی کە باری ئابوووریان خراپە پەیوەندی بکەن بە دەستگای خێرخوازی بارزانانیەوە پاشان لە ڕێگەی تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانیەوە بە شێوەیەکی زۆر گونجاو هەڵەستین بە گەیاندنی هاوکاریەکان بۆ بەردەمی دەرگای ماڵەکان بەبێ ئەوەی ئەوان هیچ ئەزیێتێک و ناڕەحەتێکیان توش بێت لە وەرگرتنی ئەو هاوکاریانە و بەقەد گەیاندنی هاوکاریەکان ئێمە خەمی تەندروستی ئەو خێزانانەمانە بۆیە ئێمە لە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکانی حکوومەت هەروەها ڕێنمایە تەندروستیەکانی دەستگای خێرخوازی بارزانیش لا نادەین بۆ ئەوەی کەوا تەندروستێکی باش بۆ هەموو لایەک فەراهم بکەین و هیوادارین هەموو لایەک تەندروست بێت و ئەم ناخۆشیە تێبخۆڕێت. بێگومان کاری خێرخوازی بجگەلەوەی ویژدانمان ئاسوودە دەکا بێتە هۆی بڵاوبوونەوەی خێر و خۆشی لە ناو کەسانی کەم دەرامەت. لە حاڵەتێکی دەگمەندا لە بەلجیکا پشکنینەکانی ڤایرەسی کۆڕۆنای پشیلەیەک پۆزەتیڤ دەرچوو. ڕۆژنامەی براسل تایمزی بەلجیکی بڵاوی کردوێتەوە دوای ئەنجامدانی چەندین پشکنین لە زانگۆی دیلیخی بەلجیکی پشیلەیەکی بە هەڵگیری ڤایرەسی کۆڕۆنا دەستنیشان کرد. ڕۆژنامەکە لە سەرزاری پرۆفیسۆرێکی زانکۆکە بڵاوی کردوێتەوە ڤایرۆسەکە لەلایەن خاوەنەکەیەوە بۆ پشیلەکە گواستراوەتەوە ئەمەش دوای دەرکەوتنی چەند نیشانەیەک لەسەر گیانەوەرەکە. خۆشەویستان پێش پەیامی کۆتایی سەرنجتان بۆ ئەو هەواڵە ڕادەکێشم کە ئێستا وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕایگەیاند کەوا 3 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە یەکێکیان لە دهۆک یەکێک لە ئاکرێ کە ئەوانە دوو پیاوان بە تەمەنەکانی 19 و 21 ساڵی و ئافرەتێکیش لە دەربەنی خان دەستنیشان کراوە کە ئەویش هەڵگیری یان توشبووی ئەم ڤایرەسەیە بەڵام هەرسێک ئەوانی کە نوێ دەستنیشان کراون بەرکەوتەی حاڵەتەکانی پێشووە. بۆیە پەیامی کۆتایی من لە بەرنامەی کۆڤید-19 ئەم شەو ئەوەیە مانەوە لە ماڵەکانمان بمانەوێ و نەمانەوێ تاکە ڕێگەی خۆپارێزیە. خاوێنی و دەستشتن تاکە ڕێگایە بۆ خۆپارێزی. تێکەڵ نەبوون و قەرەباڵغی و مەودای نێوانمان وەکو تازە ئەو پزیشکە بە ڕێزەش باسی کرد لە 3 بۆ 6 مەتر تاکە ڕێگەی خۆپارێزیە. هەموو ئەمانەش پێمان دەڵێ نەخۆشەکان لە زاخۆ بن یان لە چەمچەماڵ هەرێمی کوردستان هەمووی یەک پارچەیە، هەمووی یەک لەشە، هەمووی یەک دڵە. نەخۆشێک لە زاخۆ چاک بێتەوە دڵنیام ئەوەی چەمچەماڵ پێی خۆش دەبێت. نەخۆشێک لە دهۆک چاک بێتەوە دڵنیام ئەوەی سلێمانی پێی خۆش دەبێت. بۆیە چاکبوونەوەی نەخۆشەکان، بۆیە گرنگجیدان بە نەخۆشەکان کە حکوومەتی هەرێم لە زاری سەرۆکی حکوومەتەوە دەڵێ ئەرکی ئێمەیە هەمووی بە یەک چاو تەمەشا دەکرێت. خوازیارین هەموو شارەکان، هەموو ئەو نەخۆشانی کە تیاندایە زۆر بە زووی چاک بنەوە. خوازیارین کە ئێمەی هاوڵاتیش بەدەنگ ئەو ڕێنمایانەوە بچین بتوانین پێکەوە وڵاتەکەمان بپارێزین. هەموو لایەکتان هەر تەندروست خواتان لەکەم.